یانەی پێشمەرگەی سلێمانی سەرەڕای گۆڕینی ڕایەنەر و یاریکردن لە یاریگانوەکەیدا تا ئێستا نەیتوانیوە برنەوە لە خولی نایبی کوردستان بەدەست بێنێت و ئەم هەفتەیەش لە یاریگای خۆی لە برایەتی نەبەرداوە. یانەی پێشمەرگە لە یاریگا تازەکەی نەیتوانی لە میوانەکەی بباتەوە و برایەتیش پلەی دووەمی ڕیزبەندی لە دەستدا لە میانەی کێبڕکێکانی خولی نایبی کوردستان و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی نۆیەمی خولەکەدا پێشمەرگەی سلێمانی لە یاریگای خۆی میوانداری برایەتی کرد. لە سەرەتای جێمی یەکەم یانەی میوان بە چەند هێرشێک بەختی خۆی تاقی کردەوە لە ڕێگەی هێرش بەرە تازەکەی فەرحان شکوورەوە. لە بەرامبەردا یاریزانانی پێشمەرگەش زۆرترین هێرشیان ئەنجامدا، بەڵام پەلەکردنیان سەرجەم هێرشەکانیان بەبێ گۆڵ لە دەستدا. گێمی دووەم یانەی خاوەن یاریگا بە تەواوی دەستی بەسەر یاریگادا گرتبوو، سەرەڕای گۆڕانکاری وەلی کەریمی ڕاهێنەریش، بەڵام جارێکی تر پەلەکردن و بەهێزی گۆڵپارێزی برایەتی ڕێگر بوو لە سەرجەم هێرشەکان. یانەی برایەتی سوودی لەو هێرشە ئاسانانە نەدەبینی کە دەیکردە سەر گۆڵی پێشمەرگە. لە کۆتاییشدا گۆڵی هەردوویانە بەخاوێنی مایەوە و بە خاڵێکی یاریگایان جێهێشت. بەڵێ بەڕاستی ئەمە سێ-چوار یاریمان زۆر جوانە و یاریمان چۆ بەرەو پێشەوە، بەش ئەوەیە ئەنجامەکە لە مەسلحەتمان نییە. زیاترەوەشە جەرمەوە ناڵم بۆ مهاجم یعنی تاکە کەس، بەڵام ئێمە تۆزە شپرزین لە پێشەوە جنا بە ئاسانی ئێمەگەنە پێشەوە یاریوەکو خۆتان بینتان زیاد لە 5 فرسەی وازحمان بواتۆ کە ئەمانتوانین گۆڵی بۆ پێ بکەین. ئەتوانم بڵێم مادام فیرقەکەمان لە ڕووی یاریکردنەوە لە ساحا باشە، ئەتوانم بڵێم ئینشەڵا لە یاریەکانی داهاتوو فیرقەکەمان بتوانێت ئەو خاڵانەی کە ماوە بەهادەری نیا و خاڵەکان بەدەست بین بۆی بتوانین چنە پلەکانی پێشەوە. بێگومان ئەمڕۆ ئەتوانم بڵێم یارێکی زۆر خراپمان ئەنجامدا. بەڕاستی بەس ئەمە وەکویە پێشمەرگە وامی بین کە دووخاڵەیە بەڕاستی تیپێکی زۆر باشە. دەتوانم بڵێم ئەمڕۆ لە ئێمە زۆر باشتر یاریان کرد. ئێمە ڕاستە هەڵی ئاسانیشمانە دەستدا، بەڵام وەکو هام ئەمڕۆ زۆر ڕازی نەبووم لە یاریزانەکان لەدا یاریزانەکان ئەوەش بەهۆی کە مەلعەب تازەیە، بەڕاستی مەلعەبەکە تازە ئیفتتاح کراوەتەوە، بەڵام ئینشاڵڵا بتوانین کە یاریەکانی داهاتوو مڕاجعی خۆمان بکەنەوە بە شێوازێکی باشتر دەرکەوین، چونکە ئەمڕۆژ یەک دوو یاریزانیشمان یاری ناکردەوەش تاسیری هەبوو لەسەر تیپەکە. بۆ بەرامبەربوونە پێشمەرگەی سلێمانی هەر لە پلەی 13ەمی ڕیزبەندیدا مایەوە بە کۆکردنەوەی 3 خاڵ و برایەتیش بە 14 خاڵ دابەزیە پلەی 4ەمی خولەکە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.